پێش چەند ساڵێک داوت کریان بۆ ئیمارات دیاری کوڕم لەوێ چاوی کەوت بەم دارە هێنایوە بۆ ئەم زەویە گونجاو بوو. پێشەکی ڕۆیشتین بۆ لای جەنابی مدیری زراعە شادیەخان، زۆر سوپاسیەگەین داوامان لێی کرد وتی کتابتان بۆ بەرزۆکەمە بۆ جەنابی وەزیری زراعە، زۆر سوپاسیەگەین یاریدەرمان بوو. ڕۆیشتین وتی پێخۆشحاڵم خۆم یاریدەرتانم خۆم لەگەڵ شادیەخانە داوامان کرد ڕوبەرێ باشمان بەرەیتر ئەوە بوو جوود نەبوو، هەڵسیین ئەم 52مانە دەستکەوت کردومانە بە داری خورما. داری خورمایە بەرحیە و مەجووەلە. حکومت هاوکاری ئەوەیە کردوین داوامان لە حکومت کرد، وتمان حەزەکەین پرۆژەیەکە ئەیکەین، وتیان ئێمەی یاریتان نەدەین پرۆژەکە. هەڵسیین 52مان کرا ئەم داری خورما لە دەرەوەی هەرێمی کوردستانە لە خارج و هێناومانە. داوا لەخوا گەین سەرکەوتوو بێ و پرۆژەکە حەزمان کرد لە هەرێمی کوردستان لە ئیدارەی گەرمیانە بە سەرکەوتوی سەر بکەوێت ئینشاءڵڵا. بەخێوکردن و معانات و ئاو ئەوانە ئەمەی بە قەترە ئاوەخوا ئەوە ئەیبینی لە سەرەوە لە تەنکیەکەیە لەوێ بیرمان بۆی کەندووە بە قەترە ئاو هاوردوومانە بۆ ئیرانە. ئەمە 2 تا 3 ڕۆژ جارێک ئاوی ئەوێ، 2 ڕۆژ تا 3 ڕۆژ ئاوێت باخەوانمان شێ و خۆمانیش لەگەڵ یاریە دەین. ئێمە لە هەفتاکانەوە دارخورمامان هەیە، ئەم پیشە لە هەفتاگان و هەیمانە و لە دیەکەی خۆمانە لە شێخ. ئیسا زیاتر پرۆمان پێیدا حەزمان کرە زیاتر لە سنووری ئیدارەی گەرمانە زیاتر بێت.